خوای گەورە کە باسی فرعەونەکە کە لەناوەچێ ئەفەرمێ فەما بەکەت عەلەیهم السەماء والأرض ئەفەرمێ لە کاتێکا مردن و خوای گەورە بردنیەوە و غەرقی کردن ئاسمان و ئەرز بەسەریانە نەگریا چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمێ هەر کاتێ ئینسان مرد دوو شوێن بۆ یەگری هەر کاتێ ئینسان کە وەفاتی کرد دوو شوێن بۆ یەگری جگە لە کەس و کار و خزم و ناسیا و خۆشەویستەکانی خۆی تەسەورەکەن چۆچۆبەی بگری من تەسەورەکەم شوێنی کاسبیەکەی دوکانەکەی وەنیە لەوانەیە شنی سیارەکەی بێ لەوانەیە ئەو شوێنە بێ کە دروستی کردووە سەدەقەیەکی جاری دروست کردووە بەجێهێڵێ ئەفەرمێ ئەو شوێنەی کە سوژدەی تیا بردووە و شەوانە شەونێژی تیا کردووە ئەو شوێنە بۆ یەگری لەگەڵ ئەو شوێنەی کە نامەی ئەعمالەکانی لێ بەرزەبێتەوە واتە شوێنێ لە ئەرز و شوێنە لە ئاسمان بۆ یەگرین بەڵام فرعەون و دار و دەستەکەی نە ئاسمان بەسەریان ناگریا نە ئەرزیش واتە نە ئاسمان فرمێسکی بۆ هەڕشتن نە ئەرزیش بۆیان شەق بوو خەفەتی بۆ خواردن و بەرۆکی بۆ داڕنین